سڵاوتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە بەرنامێکی نوێ لەگەڵتان نابم. لە دوای ماندووبوونی هەفتە زۆرێک لە هاوڵاتیان بۆ حەسانەوە و دەرچوونی ماندووبوونی ئەو هەفتەیەیان ڕووەکەنە سەیرانگاکان. ئێمە بۆ بەرنامەی ئەم جارە سەیرانگای سیتەگیان ئەو شوێنەی کە زۆرێک لە هاوڵاتیانی شاری سلێمانی و قەزاو ناحیەکان ڕووتیەکەن لە یەکێک لە ئەو خواردنگانی یاخود ئەو چێشتخانانەی کە هاوڵاتیان بە لێشاو دێن بۆی خواردنگەیەکە کە خواردنگەی هەڵشۆیە. دەمانوێت ڕای هاوڵاتیان وەرگرین بزانین خواردن لە دەرەوە چ هەستێک لای ئەو خانەوادانە دروستەکات و ئایا داوەتکردنی کەسوکار تا چەند لایەنی کۆمەڵایەتی بەهێزەکات و چی بکەین تاوەکو ئەو خواردنانەی کە لە دەرەوەی خۆین بە جۆرێک بێت کە پاراستنی تەندروستیشمانی لەگەڵا بێ زیادە ڕەویتیانەکەین. ئەمانە و چەند پرسیارێک لەو هاوڵاتیانەکەین ئێوەش لەگەڵمانە بن. خواردن لە دەرەوە یان چوونە دەرەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر باری دەرونی ئینسان؟ کاریگەری هەیە ئەبێت هەفتانە دەرچی هەتا تۆزی استراحەتکەی هاتنە دەرەوە خۆی دەرچوونە لە دنیای جەنجاڵی ناوشار. داوەتکردنی کەسوکار خزم با بڵین هاوڕێ تا چەند پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزەکە تا کۆبی پەیوەندی باشترە بێت. پەیوەندیەکی زۆر گەرمەگوڕ دروستەکە لە نێوان خزم و کەسوکار. کاریگەری زۆر زۆرە پەیوەندی کۆمەڵایەتی زیاتر تەوترەکە. چۆن خواردنی دەرەوە بخۆین کە ئاگامان لە تەندروستیشمان بێت؟ هەموو شتێ بە نیزامی خۆی بە ڕێژەیەکی دیاریکرا خواردن بخۆی. هەر چەندت پێ ئەخوڕێ ئەو نەداواکەی کابرا دێت نانەکەی ئەخوا دەستی ناشوە ئەمە یەکەم تەندروستیەکە لە هاوڵاتیەوە دەست پێ ئەکات. خواردنی دەرەوە یاخۆ چوونە دەرەوە بۆ گەشت و سەیران تا چەندێک کاریگەری دەرونی هەیە لەسەر ئینسان؟ زۆر هەیەی بڵێن کاریگەری هەیە لەبەرەوەی تۆ لە هەفتەیەکە حەو ڕۆژێکی دانە بۆ ئیستراحەت و گەڕان هەر وەک دەرونیش باشترە. خانەوادەت هەیە جەناب؟ هێشتا پێکەنێنە. باشە داوەتکردنی کەسوکار خزم با بڵین هاوڕێ تا چەند پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزەکە؟ زۆر خزمەتی تازا بێتەوە یعنی پەیوەندیەکە هاتشتۆکە زیاتر تازا بێتەوە زیاتر وەگریە و کەسانابێت کە زووتر داوەتیانەکەیت و ئەمە جگە ڕۆدینەکەشی کە خێرە و بەرەکە دەکەوێتەوە. بەڵێ لە ڕووی شەرعی شۆڕێک داوەت و بۆ خزم و دۆست و ناسیار خێرە. باشە چۆن بتوانین هاوسەنگی پارێزین خواردنی دەرەوە بخۆین و بەڵام ئاگایشمان لە تەندروستی خۆمان؟ خۆی ئێستا ئێمە لێرە خواردنیەکە خۆی ئێمە یەکسەر لە ڕووەکە خواردنەکەمان خۆ یەکسەر نەڕۆین بڵین لێ بخەوین ینی پاڵکەوین لەسەریشی بگەڕێین باشترە دوای خواردنەکەیتر نیو سەعات بێ سەعاتێ بێ بە پێ یەکسەر نەخۆین و بخەوین بەسەر. بەڵێ ینی یەکسەر نەڕۆیتەوە بۆ ئیستراحەتی ترینتر تۆزە لەسەریشی بگەڕەقەی چێک. بە تایبەتی ئێستا ئەم شوێنانەوە گو سەیرانگا وایە توانی پیاسە بکەی تۆزێک بجوڵێت تاوکە و خواردنەیش بۆ خۆی نەبێتە هۆی کێشەی تەندروستی. بەڵێ ئەوەش دەوری هەیە ئەوە زۆر کاریگەری هەیە لەسەرەوەی کە تۆ جوولە بکەی حرەکە بکەی ڕۆشتنێ بکەی ئیتر هەر ئەوەش هەر لە جێی خۆت کە هەڵسی تۆزە پیاسەیە یان شتێ بکەی ئەوەش هەر دەوری هەیە بۆ هازمکردنی ئەو خواردنە. خواردنی سووکیش بۆ شەوان باشترە. وەڵا طبعاً زۆر کاریگەی هەیە تۆ ئەبێ هەر مانگی جارێ یان دوو جار هەر ئەبێ دەرچی تەغیر ئاوا هینێک بکەیت دەرونیە بکەیت چونکە تۆ هیلاکە بێ ڕۆژانە لە ئیش و لە کار و لە کاری ڕۆژانە طبعاً فەبێ هەفتانە دەرچی هەتا تۆزی استراحەتکەی. ئەم خواردنانی کە لە دەرەوە ئەخورێت لە مەطعەمەکان ئاخورێت چ جیاوازێکی لەگەڵەوەی کە لە ماڵەوە ئامادەکرێتەوە؟ وەڵا طبعاً هیچ هینێکی نییە مەگە تۆزە ئاوا بڵێ کەسێتر ئەیکا یان تۆ ماندوو نابێت؟ نەوەڵا هاپەکانیش ناشۆرە؟ نەوەڵا. زۆر باشە. داوەتکردنی کەسوکار ئێوە وەکو خانمان کاتێک کە داوەتی کەسوکارەکەن تا چەند کاریگەری هەیە لەسەر بەهێزکردنی پەیوەندە کۆمەڵایەتیەکانی ئەو خانەوادان؟ وەڵا طبعاً زۆر هینێ هەیە سڵەت ڕەحمت زیادەکە یعنی شتێ خۆش چێژ بەخشە بۆ ئەو کەسانەی وە دێنە ماڵەت یان تۆ ئەڕۆیتە ماڵیان ئەراوایە. کۆتا پرسیارم
هەرچی بکەین تاوکە و خواردنانی کە لە دەرەوەی خۆین چێژی لێ ببینین بەڵام لە پاڵەوەی شاگامن لە تەندروستی خۆمان وڵە طبعاً تۆ ئەبێ شوێنەکە بناسی بۆ شوێنێ پاک بڕۆیت ئاگاتش لە خواردن خۆت بێ نە زیاد بخۆینێ بۆ یعنی خراپی هەبێ بۆ تەندروستی خۆت باشە بازی شتێکی کرد کە گرنگ بوو بەلامەوە ناسینی ئەو شوێنە کە ئەچی خواردنەکەی بەڵێ ئەو شوێنە چونکە شوێن تا شوێن فەرقی هەیە فەرقەکەی ئەوەی تۆ ئەگەر شوێنێک نەناسی نازانی کێ خواردنەکاکە ئەبێ بزانی کێ خواردنەکاکە یان تا ڕادەیەک چەنێ پاکن چەنێ تەندروستە بەڵێ وایە وڵا کاریگەرەکەی تۆگە ئەچیتە دەرەوەی تر هەم دڵی ماڵ و مناڵێ بە جۆرێکە خۆشە بێ ینی هەستەکەی خانەوادەکەت ئەو هەفتەیە کە چوونەتە دەرەوە بارێکی دەرونی یان جەوێکی وات بۆ ڕەخساندون کە چێژ لەو شوێنە بڵێ باشە جگەلەوە چۆن خواردنی دەرەوە بخۆین کە ئاگامە لە تەندروستیشمان بێ زیاتر ڕەویتیانەکەین هەموو شتێ بە نیزامی خۆی ینی هیچ شتێ ناتوانانی بە زیادە ڕێی پێی خۆ زۆر یعنی بەردەوام بی لەسەر شتێکی قورس باشە دوایەوەی کە خواردنە خۆی وەرزشتەکەی ینی هیچ پیاسەیەکەکەن بەو سروشتایە بۆی لێرە پیاسەیەکە لەم لێرە تەبان ێستەیەکی لە دەرەوە بە ڕۆژ پیاسەیەەکەی و یاریەکە باشترە ئەم خواردنەکەی جەزمەکەی هەم چێژی لەو سروشتە بەڵێ جێی خۆشرێسێ من بە خصوصی لە سلێمانیاتیم بۆ لێنە داوتکردنی کەس و کار هاوڕێ ئەمانە تا چەند کاریگەری لەسەر بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتی و ئەو شتانە هەیە وڵات تەمەمە تا کۆبی پەیوەندی باشترە بێ هەتا کۆبی خۆشترە بەس ئێسێ وەک ساڵان نەمەوە کەم بۆتەوە ئێسێ بەسەر ئایرەی خۆت زیاتر نیە بۆ جاران خەڵک ینی حەزیە کرد ئاوە هەمیشە خەڵک بێ و کۆبێ و داوە زیاد بەقەت ئێسێ مەشغوڵ نەبێ ئێسێ خەڵک ئەوەندە مەشغوڵە فریا ئەوەی ناکەی کۆبی و بەڵێ ژیان سەخت وڵا هەتا بینە دەرەوە تێما خۆش وتری ئەم خواردنانی کە لێرە حازرەکرێ ڕەنگە بۆ خانمان خۆشترە لەوێ پێوە مادوو ناب بەڵێ بەڵێ جا قاپەکانیش ناشۆن دوایی یەکسەر جێ بەڵێ باشە چۆن بتوانین خواردنێک بخۆین کە تەندروستیشمان پارێزین و چێژی لە خواردنەکە ببین وڵای هەموو شتێ بخۆی باش ئەنی ئێستا بۆ نمونە تۆ ئەم خواردانە خۆی لە دوای ئەمە پیاسە لەگەڵ هاوسەر و منداڵەکان تاکەی تاوەکو ئەو خواردنەی کە خواردوتە وەرزشەکەی نەڕۆین بەڵێ حەزی پێ هەیە هاوسەرەکەت وەرزی لەگەڵا بکەی و پیاسە لەگەڵ بکەی بەڵێ باشە کاتێک کە خانەوادەیەک یان خزم و کەس و کار داوەتەکەن ڕاستەوەی خانمان پێ و ماندوو ئەبن بەس ئایا ئەو کۆبوونەوە با بڵێن کۆمەڵایەتیە پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز ناکات با بەرەوەڵا چی دەیە بۆ هاوڵاتیان کە ئەو پەیوەندە کۆمەڵایەتە بەهێزیانە بپارێزن وڵای پێمان خۆشەوە بانجانەکەم هەموو جمعان باوکی دایکی و براکانی خەس و خەزوو بەڵێ بانجانەکەن لەگەڵ خانەوادەکەت بینیم هاتبوونە دەرەوە هاتنە دەرەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر باری دەرونی ئەو خانەوادەیە و خێزانە بە هەموویەوە بە باوک و دایک و مناڵیشەوە بەڵێ بێمان هەمووی دڵخۆشە بێ و هەمووی جەوێکی باش وەرەگرێ بۆ خۆی پێ دوایە ماندوویەتی ئەو هەفتەی لە لاشە دەرەچێ ئەو خانەوادە زۆر باشە خواردن لە دەرەوە چۆن بخۆین کە ئاگەشمان لە تەندروستی بێ و چێژی لەو هاتنە دەرەوەیە ببینین لەو خواردنەی کە لە دەرەوەی هەبێ هەموو کەساکەی لە تەندروستی خۆی بێت و بە شێوەیەکی کەم بخوا چ لە ماڵەوە چ لە دەرەوەش بێت پیاسەکردن لە دوای ئەم ناخواردنە کاریگەریەکی باشی نابێت بۆ سەرەوەی کە ئەم کەسە خواردنەکەی خواردووە هەم چێژی لێ بینێ و هەم چێژ لە بینینی ئەو شوێنە ژۆر بەرەوەڵا هەر خۆی مرتاح بێت و تەندروستیش باشترە بێ باشە خواردنی تازە لە دەرەوە ینی هەستی کردو ئەوانی کە لە دەرەوەی خۆی جیاوازی هەیە لەگەڵ ئەوانی کە لە ماڵەوە هەیە چۆن هی ماڵەوە هی دەرەوە زۆر خۆشەوە لە ماڵەوە پێوە ماندوو نابی ئەرەوەڵا خواردن لە دەرەوە یان چوونە دەرەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر باری دەرونی ئینسان کاریگەری هەیە ئەبێت هەفتانە دەرچی هەتا تۆزی سراحەتکەی هاتنە دەرەوە خۆی دەرچوونە لە دنیای جەنجاڵی ناوشار داوتکردنی کەس و کار خزم با بڵێن هاوڕێ تا چەند پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزەکە تا کۆبی پەیوەندی باشترە بێ پەیوەندیەکی زۆر گەرمەگوڕ دروستەکە لە نێوان خزم و کەسوکار کاریگەری زۆر زۆرە پەیوەندی کۆمەڵایەتی زیاتر تەوترەکە چۆن خواردنی دەرەوە بخۆین کە ئاگامە لە تەندروستیشمان بێت هەموو شتێ بە نیزامی خۆی بە ڕێژەیەکی دیاریکرا و خواردن بخۆی هەر چەند پێ ئەخوڕێ ئەو نەداواکەی کابرا دێت نانەکەی ئەخوا دەستی ناشوە ئەمە یەکەم تەندروستیەکە لە هاوڵاتیەوە دەست پێ ئەکات
هاتنە دەرەوە لەگەڵ خانەوادەت تا چەند کاریگەری هەیە لەسەر باری دەرونی خانەوادەی با بڵێن دوایەوەی کە دێنە دەرەوە خۆشە چیزی وڵاوەکو بڵێ بە تاکیت خۆشە هەستەکەی ماندوێتی ئەو هەفتەیە خۆت و خانەوادە دەرەچێت بە تاکی دوایە وڵا لەو بازاڕایشەکەی ئەگەر لە ژیان نییە بەڕاستی بازارێ خەڵک بێتاقەت خەڵک بێزار خەڵک ماندووە بەڕاستی دێتی هێتە دەرەوە تۆزێ خۆشیە بینیت لەگەڵ ئەو خەڵکە بینی و نانێکە خۆیت خواردنی دەرەوە چ جیاوازێکی لەگەڵ ئەو خواردنانەی کە لە ماڵەوە هەی خۆی وڵای وەکو بڵێ جیاوازی زۆر جیاوازی نییە بەڵام دەرت لەبەرەوەی دڵ دەروونێکە تۆزێ خۆش بێ لە دەرەوە وەرگری هەمیشە دایکی مناڵەکان خواردن حازرەکە بازاریش بە حازری بێت تاکی دوای وەڵام خواردنەکەی من پێ خۆشترە خواردنەکەی خێزانەکەم زۆر پێ خۆشترە لای دەرەوە بەڵام ئەوەیەتی لێرەوەتر هەوای وەرەگری دێ دەرەوە و ئەجوڵیت و چۆن بتوانانی خواردنی دەرەوە بخۆین بەڵام لە پاڵەوەیش ئاگامان لە تەندروستی خۆمان بێت وڵی دەریشەوە بڵێنی ترێ ئەچیتە بەعزێ مەطعەم خۆت بەدنی خۆت داواکەیت ئەگەر بڵێم گۆشتەکەشی خۆیان و ژدانی خۆیان خۆتن بڵێم چی وەنیە ئەو شوێنە بێ بناسیت بە تاکی دێسەمە شوێنێکی خۆشە و خەڵک ڕوویتەیەکا و چێشت و نانێکی خۆشیە بەڕاستی جیاوازێکی خواردنی ئێرە هەیە لەگەڵ ئەو خواردانەی کە تۆ لە ماڵەوە ئامادەی باایی جیاوازی هەیە من خواردنی دەرەوەم پێ خۆشترە چونکە ماندوو نابی ماندوو ناوی حازریشەوە قاپەکانیش ناشێ خۆی زۆر جا خانمان ئاڵێن لە دوای ناخواردنەوەی ناخۆشە قاپێکی زۆرە منێتەوە ببی ئەرەوەڵا من چووکە خۆشم لە ماڵۆم کچەکان لەوێنێ نەبێر خۆم بیکەم ئێستا هەموو کارەکانی ماڵەوە لای زۆر باشە لاشە ساغ بێ باشە چ جۆرە خواردنێک بخۆین لە دەرەوە بە جۆرێکیش بێ کە هەم چێژی لێ بینی هەم ئاگامان لە تەندروستی خۆشمان بێ وڵای بێ خواردنی چاور نەخۆی توانی خۆت بگری لەو کاتانە خواردنێکی چاور هەرێ خۆمەوە نییە باشە ئەی لەگەڵ ئەوەی کە خواردنی با بڵێن چاورە خوێن سوێرە خۆین ئایا پیاسەکردنێک بەم سروشتە جوانە ئێرە بۆ تەندروستیمان باش نیە و خواردنەکەیش هەزمتر ناکەین بەرەوەڵا زەرورە وەڵا بێگومان کاریگەریەکی باشیەیە و بۆ ژیانی مرۆڤایەتی شتێکی زۆر زەرورە پێ دوایە ماندووبوونی هەفتەیە دەرەچێت ئەی بێگومان ئارەوەڵا شتێکی باشە ئەی تاوان زۆر باشە باشە چی بکەین تاوەکو خواردن لە دەرەوە بخۆین لەگەڵەوەیشا ئاگامان لە تەندروستیمان بێت وڵای جا بە حەقەت ئێمە میوانین ئێستا لێرە دانیشتنەمە ماڵەکەی خۆت نییە بەدەستی خۆشتەکە بێنیتەوە بۆ ماڵە و چکامە باشەوە بەکاربێنی ئەوەشەکەیت سەر ویژدانی ئەو سەحە مەتئەم و ڕێستۆرانت و ئەوانە بزانن چی خواردنێکی باش بەکارێنن ئامانجیان هەرەوە نەبێ خۆ دەوڵەمەندکردن و ئەوەی خۆیان بێ ئەبێ بیر لە تەندروستی مرۆڤایەتیش بکەنەوە لەگەڵەوەی شەبێ لایەنی تەندروستی حکومی ئاگای لە ئەو شوێنانە ئەی بێگومان ئەوەی کە چاودێری ژەگاوە حکومەتە ئەبێ بزان چاودێریی ئەوە نەتون و تۆڵیان هەبێ بزانن ئایا چۆن شت بەکارێنن شتی خراپ بەکارنانن شتی باش بەکارێنن زۆر باشە داوەتکردنی کەس و کار چوونە دەرەوە لەگەڵیان تا چەند کاریگەریە لەسەر بێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتی زۆر ڕاستە ئەوە پەیوەندێکی زۆر گەرم و گوڕ دروستەکە لە نێوان خزم و کەسوکارە بە تایبەتی ئەمە کۆمەلگای کوردەواری ئەو پەیوەندی کۆمەڵایەتیان نەجوانی کردووە ئەگەر ئەوانە نامێنێ ئێمەشیت ئەو ڕحم و هەست و سۆزەمان نامێنێ بۆ کەسە بەرەکەتی بۆ ماڵیش هەیە میوان ئەی بێگومان ئارۆڵا جاماڵ ئەگە میوان لێ نەخوا هیچ بەرەکەتێکی نییە کردویان بە وتایان و ئەگەر ماڵ بۆ میوان نەبێ بۆچی باش بێگومان ئارەوەڵا زۆر باشە چی بکەین تاوەکو ئەو خواردانی کە ئەی خۆین بە جۆرێک بێت چێژی لێ ببینین لەگەڵ ئەوەیشا زیادە ڕەویتیانە وەڵای جا بۆ تەندروستی مرۆڤ هەموو خواردنێک زەرورە بەڵام ئەو ڕێنمایی پزیشکەکانە ئەبێ هەموو شتێک خۆی بەڵام بەبێ پێویست زیادە ڕۆی نەکەی لە خواردنەکانە ئێستا دوایم خواردنەکەی خۆیت هیچ پیاسەیەک وەرزێکی لەگەڵاکەی کە ئەو خواردنە کاریگەری خراپی نەبێت لەسەر بێگومان ئارەوەڵا بەگشتی خەڵک زۆر تااقەتی وەرزشی نیە و خواردنی چەور و سوێری ژەخوارد ئەمە هۆکار نییە بۆی تەندروستیمان تێک بچێت بێگومان هۆکارە بەڵام ئەبێ ئینسان تۆ ئەوەی خواردنی کای خۆی ئەبێ بزانی چۆن ئەشی سووتێنیت ئەبێ بزانیت چی بۆ تۆ باش و چی خراپە بەس ئەوەی کە لێرەیە خۆی جیاوازی هەیە لەگەڵ ئەو خواردنانی کە لە ماڵەوەی خۆی ینی خواردنی تازە بینی لە دەرەوە بێگومان ئێمە ناکرێت بێژدانانش بڕیار بین بڵێن ئەوانەیە کە لە دەروی هەموو خراپەوانی ماڵەوەش باشە ئەگەر هەمووشی خراپ بێوانەی دەرەوە خەڵک نادە دەرەوە تێگەی بەڵام شوێنەکانی شکەوتووە شوێنی وای خواردنەکانیان باشە هەندێک شوێن سیخەی خۆی پێشتۆتەوە سیخەی پەیدا کردو لە بێگومان ئەو سیخەیە زۆر میمە بەڵام
ئەنێ شوێن هەیە ئەگاتە ئەو سیقەیە کە سیقە بەیاگە دوای ئەو سیقەی خۆی لە دەستەیە ئەمەش بۆ خاوەنی ئەو ڕێستۆرانتەیە کۆمەت ئەمە مشکلەیە خۆی بەرەوەی پلاسیاروە لە ماڵکەمێ زەخت و ئیش و مناڵ و ینی ئەبێ گۆرانکاریەک بێ هەفتەی کەرەتیە مانگێ دوو کەرەت ینی پێ دوایە ئینسان هاد ئەبێتەوە طبعاً زۆر تەسیری هەیە باشە ئێوەکو خانمان کاتێک کە داوەتەکرێ لە ماڵەوە زۆربەی خواردنەکانیەوە حازریەکەن ئێوە پێوەماندووە بن داوتکردنی کە سوکار تا چەند پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزەکە واللهی ئێمە یعنی شخصی خۆمان زۆر پێمان خۆشە یعنی خستن عیلە ئێمە خاوەن میێوانین الحەمدلله و شکر ینی ئەو مالوبوونەی کە پێوە کێشن زۆر گرنگ ماندووبووین نانە قەت حس ناکەین کە میێوانەوە حسەکەین بالعکس ئەو خواردنە هەر نازانین چۆنچۆنی ئەکرێتەوە بە گاڵتە و بە خەنینە و بە قسە الحەمدلله باشە ئەی شتێکی کە ئەوە خواردنی دەرەوە مەتحەمەکان چ جیاوازێکی لەگەڵ ئەو خواردانەی کە لە ماڵەوە ئامادەکرد وڵە ڕاستی دگەرەکە حازر خۆشە ماندوو نابی قاپەکانیش ناشن ناوەڵە خۆی نەوەڵە یعنی لە ماڵش ئەم شتانەکەین بەس هەر دەرەوە خۆشە یعنی جەوێکە گۆڕی ینی منزەرێکە گۆڕی وانە هەموو ڕۆژێ خواردن حازرەکەم با ڕۆژێکیش خواردنتان وانە زۆر باشە چۆن بتوانین خواردنی دەرەوە بخۆین بەڵام لەگەڵەوەشە ئاگامان لە سیحەتی خۆمان بێ طبعا واللهی خۆسن ئیسا ئێمە ڕۆیمانە ناوتەمەن ئەبێ ئاگامان لە خواردن بێت چاوری و ئەم شتانە زۆر یعنی ناڕۆین لەسەر ئەوە شتانە شتی سروشتی بێ صحی ئیتر خواردن بخۆی وەرزشی و شتەکە هیچ وڵا کەم ئێستا بۆ نمونە لێرە خواردنێکی چاور بخۆن دوایی بە پیاسەکردنێک بە با بڵین هاتوشۆکردنێک ئەو خواردن تەند بۆ تەندروست ینی باشتر نییە ئەو پیاسە دوای ئەوە پیاسە و شتەکەین ئەوە هەیە لەو سروشتە ئێرە زۆر خۆشە ئێرە هاتنە دەرەوە لەگەڵ خانەوادە بۆ ئەم شوێنە سیاحیانە خواردانی کە لە دەرەوەی خۆن تا چەند کاریگەری دەرونی هەیە لەسەر خۆت و خانەوادەکەت بەحقەت هاتنە دەرەوە خۆی دەرچوونە لە دنیای جەنجاڵی ناوشار کە زۆر قەرەباڵغ وینە کەیتە دەریشەوە تا ڕادێک بۆ ئارامی دڵ و بۆ ئەوانە خۆشترە و منداڵەکان ینی بێتاقەتیان دەرەچێت کاتێک ئەیان هێنی بۆم شوێنە بەڵێ بە تاکید بەڵێ چ جیاوازێکەیە لەو خواردانی کە لێرە خۆی لەگەڵ ئەو خواردانەی کە لە ماڵەوە بە گشتی خورێت هەنی خواردانی کە لێرە شتی تازەی تیابینیت وەڵاهی کەمتر ینی شتەکانیان تازە نین بەنسبەت لەوانی ماڵەوەیە بەس لێرە بە ئامادەکراوێت بەڵێوەیە لە جەوێکی ترایی خۆیت و شتێکی کەیەتە پێشەوە داوتکردنی کە سوکار تا چەند پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزەکەن بە تاکید بەهێزیەکات بڵێ داوتکردن و کۆبوونەوەی تر ئایا بۆ نان خواردن بێ ئایا هەر دانیشتنێک بێ بەڵام هەر یەکتر بینینەکە و قسەکردن و دانیشتنەکە ئەوە هەر کۆمسیلێ ڕەحم و چێژێکی کاتیشەیەکە ئەو کەسە ئەو کە سوکاری بە تاکید باشە چی بکەین کە خواردنی دەرەوە بخۆین لەگەڵەوەیشا ئاگامان لە تەندروستیمان چ جۆرە خواردنێک بخۆین وەڵی خواردن بە حەقەت ئەمڕۆ بڵێن کۆنتترۆلی خواردن نەکراوە لە ناو وڵاتی ئێمە تا بتوانین شتێکی تەواوهین بخورێت بەڵام خواردنیش عادەتەن ئینسان کە بزانێ ئەو خواردنانی کە بۆی ینی بڵێن کە لەگەڵ جەستەیە ناگونجێ ئەوانە نەخواتیان خۆت بە سەراحەت تا چەند نەتوانی کۆنتترۆلی ئەو خواردنە چەورانە بکەی کە یێتە بەردەست زۆری نەخۆی وەڵی من لەوانێ لە بڵم لە 120 ئەتوانم کۆنتترۆلی خۆم کەم هێستا کۆنتترۆل ناکەین نەبەخوا دیارە خواردنی هاوسەریشت خۆشە بۆیە ناتوانین کۆنتترۆل بەڵێ بە تاکید بەڵێ لە دوای ماندووبوونی هەفتە هەردوو ڕەگەز هەم پیا و هەم ئافرەز وا باشترە بۆ ئەوەی مانوێتی ئەو هەفتەیە دەرچێت و بارێکی دەرونی وا بۆ منداڵ و خانەوادەکەی بڕەخسێنێ کە بێتە دەرەوە جێوێک یان خواردنێک کە لە دەرەوە ئامادەکرێ بە مەرجێک شوێنەکە ناسرااو بێ وە شتێکی تەندروست بخۆن باری دەرونی ئەو ئایلێ یاخودە و خانەوادەیە جۆرە لە جۆرەکان ئەڕەوێتەوە چێژ لەو شوێنانە بینن حتمما چێژوەرگرتنیش تەنها لە خواردن نییە چێژوەرگرتن بە چاو بە بینینی ئەو سروشتە جوانەی کە لەو شوێنانە هەیە و ئەو دەشت و دەرەی کە لەو شوێنە هەیە لە دوایەوەی خواردنمان خوارد بچین پیاسەیەک بکەین یاخود ئەو شوێنە جوانانە ببینین بەدەم پیاسەکردنەوە هەم بۆ تەندروستیشمان و ئەو خواردنش کە خواردومانە جۆرە لە جۆرەکان بتوانین بە شێوازێکی باش
بە وەرزشکردن ئەو زەرور و زیانەی کەیەتی لە جەستەمان دەری. خواردن لە دەرەوە یان چوونە دەرەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر باری دەرونی ئینسان؟ کاریگەری هەیە ئەبێ هەفتانە دەرچی هەتا تۆزی سراحەت بکەیت. هاتنە دەرەوە خۆی دەرچوونە لە دنیای جەنجاڵی ناوشار. داوەتکردنی کەس و کار خزم با بڵین هاوڕێ تا چەند پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزەکە تا کۆبی پەیوەندی باشترە بێ. پەیوەندیەکی زۆر گەرم و گورد دروستەکە لە نێوان خزم و کەسوکار. کاریگەری زۆر زۆرە پەیوەندی کۆمەڵایەتی زیاتر تەوترەکە. چۆن خواردنی دەرەوە بخۆین کە ئاگامان لە تەندروستیشمان بێت. هەموو شتێ بە نیزامی خۆی بە ڕێژەیەکی دیاریکرا خواردن بخۆی. هەر چەند پێ ئەخوڕێ ئەو نەداواکەی کابرا دێت نانەکەی ئەخوا دەستی ناشوە ئەمە یەکەم تەندروستیەکە لە هاوڵاتیەوە دەست پێ ئەکات. چی بۆ هاوسەرەکە دلێنەی ئەوەندە معنی ئەڵێ کۆنتترۆلی خواردنم پێ ناکرێ ناتوانم خۆم پارێزم. وڵای هەر ئەو خواردنە ئاسانی کەم و کەس لێنە زیاتر حەزی لە برنج و شلەیە هەر برنج و شلە زیاتر لێنێ. پێت خۆشە ئاوا لە دەرەوە زیاتر نان خۆنیان لە ماڵەوە لەگەڵ هاوسەرەکە؟ وڵی هەردووکی تام و جێژێکی خۆی هەیە لە ماڵەوە بیخۆی تو چ لە دەری شەو بیخۆی هەر فەرقی هەیە. بەس ئێرەێکی شەر باشە ئانی ئاوەکو جەو گۆڕینێک بیتە دەرەوە. ئێرە تۆزێ حازر کراوترە قاپەکانیش ناشۆن. باشە غەسالەی ئێستاوە ئاسانتری کردووە. زۆر باشە چ خواردنیەک بخۆین کە چێژی لێ ببین لەگەڵەوەش ئاگامان لە تەندروستی خۆمان بێ زیادە ڕەویتیان. وڵای خواردنی ئێستا تەقریب بە زۆربەی خاڵکار ئەو خواردنی ئێخواان زۆر بۆ تەندروستی باش نییە زۆربەی خواردنی چوری حەز لێ ئەگەر برنجەکە تۆزێ بە وشکی لێ نێم خۆم بە شخصیش لە ماڵەوە بەدڵی نابێ. خوێیەکی باشی پێ باشی پێوەکەی چۆریەکی باشی پێوە بێ ئەنجاتر بە لەزدە دەبێ بە عام خەڵکار وایە. باشە کاتێک کە ئاوسەرەکەت کەس و کار داوەتەکە دیارە پێ و ماندووە بن بە تایبەتی خانمان کە هەموو دروستکردنی خواردن و ئامادەکردنی کەی پێوە بەس تا چەند گرنگە ئێمە ئەو پەیوەندە کۆمەڵایەتیانە پارێزین بەو داوەتکردانە بە کەس و کار بینەوە بەلای خۆم. وەڵایی بۆ ئەوە زۆر پێویستە بەجددی ماوە زوو کەس و کار داوەتکەیت وەکەوەی جەو گۆڕینێک وەکەوەی هەم نزیک بوونەوە لە یەکتر شتێکی زۆر باشە بە ڕەحمیش جێبەجێ بەتاکیت بەتاکیت. وڵی کاریگەری تەبان زۆرە ئەو ئایدێکە دەرەکەێکە خۆ ماڵماڵەکە دەرەگیرەکە خۆتا تەبەن هەستەکەن بۆی کە ئەنی لە دەرەوە جەویشتیان خۆشیشتیان پێبەخشی ژیانی تیان پێبەخشی. عادەتەن پیاوان زیاتر کارەکەن سار چەند ئافرەتی کارەکە بەس پیاوان تا چەند ماندوێتی جەستە دەرەچێت کە ئەو هەفتەی ئاوا دێنە دەرەوە جێبێ گۆرە. وڵا بەتاکی تۆ بۆچی کاس بگەی بۆچی ئیشەکەی تا بەخاتی ماڵماڵەکەی خۆتاکە پیانی دەرەوە کە ژیانیش خۆشیان هەبێ بۆی کە ماندوی بوونی ئەوەنیش دەچێکە کە مانیبوونی ئەوان دەچێکی خۆشە دەرەچی. شتێکی کە بینین کە جاران زۆر هەبوو ئێسەش هەیە بەس ڕەنگە کەمتر داوەتکردنی کەس و کار تا چەند کاریگەری هەیە لەسەر بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتی. تەمان کاریگەری زۆر زۆرە پەیوەندی کۆمەڵایەتی زیاتر تەوترەکە زیاتر نزیکترەوە بنەوە لێکتر و نزیکترە بن چێشە مشاکلەکانتان لە ناو یەکە تاریحەکەن چێشێک خۆشی بێ ناخۆشی بێ هەموو شتەکان بەیەکەوە دەبێتەکەن. ئەو خواردانی کە لە دەرەوەی خۆین جانی چۆن وا بکەین کە تەندروستیشمان بپارێزین لەگەڵەوەیشا خواردنێکی چێژبەخشیش بخۆین. وڵی خواردنی تەبان بە جۆری هەر کەسە توانێت وەکو خۆی ئەو داینجەستەی قابلیەتی چی بێ ئەو داواکە بۆی کە تاسی نەبێت سەر تەندروستی لەسەر ژیانی یا نەخۆش دەبڕین بە جۆری توانێت خۆی بە جۆری دەستی خۆی داوایەکە زیادە ڕەویتیانەکەی نەخێ زیادە ڕەوی تاپان زەرە بۆ شخصە. جیاوازەکەی لەگەڵ خواردنی ئێرە و خواردنی ماڵەوە ینی لێرە کە بەعام کەوانەیەش نەدەرەوە خواردنی جیاوازە بینی کشتێکە لەوێ هەبێ لە ماڵەوە نەکران. وڵای تو خۆش دەبارش لە خۆ بەزە هەموو شتێک هەیە بەڵام هەیە بەزەوەیە جەو گۆڕینەکەی خەڵک دەدەوە زیاتر حەزەکە جەوەکە گۆڕ خواردنیشی خۆشی دەدەرەوە جارێک دوو جار لەگەڵ ماڵەکانی بێ خوارد خۆشێکی پێبەخشی. زۆر جار خانمان یان دایکی مناڵەکان لە ماڵەوە ماندووە بێ بازارێکیش بە حەزەکاری بێت زۆر احتیاجە جا با دوو جار دەرەوە بە دانیشی هەموو بێکەوە بخۆن و خۆشی لەو دانیشی. کاگالان ئێوەکو خاوەنی ئەم شوێنە ئەو هاوڵاتیانەی کە دێنە لاتان زیاتر داوایکی خواردنیەکەن وە چۆن پاک و خاوێنی شوێنەکەتانە پارێزن و دڵنیایی ئەدەنە پاڵێن سەردانی کەرەکانتان. سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان بە خێراتنی گەرمتانەکەم بە خێراتنی گەرمی کەناڵە پیرۆسەکەتانەکەم یاخوا بەخێر بێن
ئەو خواردانەی کە هاوڵاتی چ خواردنێک زۆر داوا ئاکات یاوەکو چۆن زمانی تەندروست دەین بە خەڵک بە هاوڵاتیان بۆ دڵنیابوون. زۆری نەخواردنی کوردەواریەکان ئەڕوات کە خەڵق حەزی لێکە زۆر ئەو خواردانەی کە بەدار حازر ئەکرێت بۆ نمونە قۆزی تەنورمان هەیە، گۆشتی حشترمانێ نەعامەمانێ لەگەڵ ئاسکا کە تایبەتە بە هەڵشۆ ئاسکیشمان هەیە بە زیینویشمان هەیە زۆر هاوڵاتی پێی خۆشەیە لە پێشە ڕستمیان لەگەڵە گرێسێریانەکە کە نەیدیوە ئەنجە دوایی ئەیخوا تاقیکاتەوە زان تامی چۆنە. قۆزی تەنورمان هەیە، بەرخی بە تەنورمان هەیە، زۆر خواردنی تازە کە دامان هێناوە نەبووە کەم بووە. خەڵک گشتی ئاگای لە تەندروستی خۆیە بێ لە کاتی خواردنە زیادە ڕەویتیانەکە لە کاتی خواردنە نا بەداخەوە بۆ هەنێک لە هاوڵاتیان بۆ نمونە کابرا دێت نانەکەی ئەخوا دەستی ناشوە ئەمە یەکەم تەندروستیەکە لە هاوڵاتیەوە دەست پێ ئەکات کە دەستی بشوە بچێ دەستی بشوە بە ڕێک و پێکی ئەمە یەکەم قۆناغەکە دەست بێگا ئەنجە دوایی ئێتە سەر احتیمامی ئێمە. ئەڕەوەڵا تیمەکانی تەندروستیش یعنی باوەڕ بێ بە سێ ڕۆژ جارێ بەسەرمانەوە دەستخۆشیمان لێکەن سەری شوێنەکەکەن پاک و بە تەمیزە تەندروستە ئێمە خۆشمان دایم خواگای لێ سواربێز برادایم بەسەر شاگرد و شتەوەین بۆ پاک و بە تەمیزی بۆ ڕێک و پێکی کاگالان خۆت شخصی خۆت لە کۆی خواردانەی کە حازریەکەن شتێکیان زۆر بەلاتەوە خۆش چێژی لێ وڵی ئەو شتانەی کە تازەن ئێستا بۆ نمونە چەند وەخت نەعامە هەر لە فلیم و لە کامێرە و تەلەڤیزیۆن دیبوومان ئەوە نەعامە تامی زۆر خۆشە حشتەکە کە کۆڕسۆڵ و ئەوەی نییە ئەو قۆزی تەنور و قۆزی شام و ئەمانە کە ناویان کەمە خەڵک کەم دەگمەن نایبی سۆ جا کفتەی ماڵی خۆمانمانەیە یاپراخمان هەیە ئەمەڵک کە سوکاری داوەتەکە بیهێنێ بۆیرە یاخود زیاتر خانەوادن وەڵا خەڵق کە سوکاری بەڵێ زۆر داوە دەکا خانەوادە دێ بۆ نمونێ ئێستا ئەمە زۆنگی سەوزە ناوچەی سیتەکە هەر لە پردی چواردە هاتی بەرەو سەر هەواکە فەرقەکە هەواکە پاکە فێنکە جا خەڵق پێی خۆشە دێ لێرە ئەم دیمەنە سەوزایی و ئەم باخوشتە ئەبینێ ڕەفمەگرێ قسەی خۆشەکە نانەخوا جاستەش وەکو جاران نەماوە مەتعەم جاران ئێمە بڵین لە شەشی بانیویشمانە کرد بۆ 12 نیوەڕۆ بۆ 1 نیوەڕۆ ئێستا لە شوێنێکمان هەیە لە 3 شەوە هەمانە تا 2 نیوەڕۆ ئێرە لە 9 بانی هەمانە تا 11 شەو شیرینیمان هەیە ساردەمەنیمان هەیە میوەمان هەیە کابرا دانیشێت ئیواتە نانەکەی خۆ سێڵفیەکرد یعنی فەرقی کردوە قۆناغەکان هەنگاوی بەرەو پێش ناوە. ئەمە شتێکە تقریبا لەکو دەستوری چیلاتۆرە ناوکودا شتێکیش تازە سەر چاوای گرتووە لێتر خەڵک لە کۆتایی هەفتەیە ئەمە شتێکە ینی ڕەتی هەر بە ئێرەوە نییە مە لە ئەوروپاش هەیە ئەمان ویکیندیان هەیە لە کۆتایی هەفتەیە یەکشەمەیان دووشەمە شەمە و یەکشەمە ناوانی سراحەتن ئەنی شتێکە ئینسان پێویستێتی بۆی خۆزە ڕفرێش بێتەوەوان وایە مادوێتی ئەو هەفتەیە هەم خانەوادە هەم خۆشت دەرەچێت بەڵێ بەدڵنیایە زۆر باشە ئەی شتێکی کە زۆر جار لە جارانە بەخۆتتر بوو ئێستا جێ بەڵام بەکەمی کاتێک کە داوەتی کە سوکارەکرێت بۆ شوێنی دەرەوە بیا خود بۆ ماڵەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەت وەڵای داوەتەکان زۆربەی هەنە جار فێر بوون ئێستا ئەیبێنە دەرەوە بەس خۆی جوان وایە ئەسا لە ناو کورداوە خانەخوێ بێ خەڵک بانکە بێنێتەوە بۆ ناو ماڵەکەی خۆی ئێستا خەریکەوە شتێک وەکو شتێکی لێت خەڵک میوانە باتە مەتعەمەوانە بەسەوان من هیچ پێم باش نییە هەر لە ماڵەوە بێت هەم وەکو بڵێ وەکو سیلێ ڕەحمەکە هەم وەکو دەستورە جوانە ئەی کورد کامێنێتەوانێ ڕێز و احترامەکارە منێتەوە لەوەی ئەو خواردانی کە لە دەرەوە حازرەکرێت لە دەرەوەی خۆین جیاوازی هەیە لەگەڵەوانەی ماڵەوە یانی شتی تازەی تیا ئەمانەی دەرەوە شتێکی جیاوازی تیانێ بەڵام ئەوەیە تۆ خواردنەکە هەموو ئەو دەقێت شتێ و بە گەرمی و بە حازری خۆیت خۆتی پێوە هیلاک ناکەی ئەو شتێکی تراوان لەگەڵ خانەوادە و هاوسەرەکەت هاتوونە دەرەوە تا چەند کاریگەری دەرونی هەیە هاتنە دەرەوە لەگەڵ خانەوادە و خزم و کەسوکان وڵا کاریگەری زۆرە من هەر خۆم ێستا مێوارەیە لە بەرەوە هاتوومەتە دەرەوە لە ژوورۆ بێتاقەت بووم ماوەیەکی زۆرە لە ژوورەوە ئیتر هاوسەرەکەم تی با بچینە دەرەوە بۆی جەوێ بگۆڕین کاریگەری زۆرە پێت وایە ئەو چێژێکی ئەوەنە بەخشێت کە باری دەرونیت بە پێشەوەیکی باشتر هەر لە بەرەوە هاتمەوەڵام زۆر باشە خۆشانی بە کارگەریەکی زۆری لەسەر دەروونمەیەتر زۆر باشە ئەوەی کە زۆر جارە بینین خانمان کاتێک کە داوە دەکرێت زیاتر ماندووە بن لە ماڵەوە خواردنێکی زۆر دروستەکری و قاپەکانە شۆرن وان تا چەند کاریگەری هەیە ئەو با بڵێن داوەتکردنی کەسوکار لەسەر بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەت وڵا کاریگەری زۆرە تەمان کاریگەری زۆرە بەس یعنی ئەگەر لە ماڵەوە بە هیچ باشترە خۆ هیلاگەبی و
ناخۆشەوە بەڵام لە ماڵە زۆر باشترە وەک ئەوەی داوەتەکان لە دەرەوە بێ لە ماڵەوە بەڵام ئەگەر خۆت باخێکە هەبێ شوێنێکە هەبێ ئەو هەروەکو ماڵەوە وایە و باشتریشە بەس وەکو مەطعەم و ئەوانە بەلام و باشنی زۆر جارە بینین کاتێک کە خەڵک دێتە دەرەوە لە دەرەوە خواردن خوات جۆرە لە زیادە ڕەویکردن هەیە لە خواردنەکە چی بکەین تاوەکو چێژ لە خواردنی دەرەوە وەربگرین لەگەڵەوە شاد تەندروستیمان پارێز وەڵا بەڕای من هەر چەند پێ ئەخورێ ئەو نەداواکەی داوەشتی زیانەکەی خواردنی تەندروستیش داواکەی وەگلەوەی سفرەکە و پڕکەیت و دوایشی چ پێ نەخورێ و خواردنەکە هەمووی بمێنێتەوە بەڕای من حەزی لە چێ شتێکی سادە و کەم داواکە مەرج نییە چوونە دەرەوە ئیلا گۆشتی تیا بەڵێ بەڵێ من زۆر جارە گۆشت داوا ناکەم باشە کۆ تا پرسیارم ئەو خواردانی کە لێرەی خۆن شتی تازەی تایە بە بەراورد بەوانی کە لە ماڵەوە حازرە وەڵاهی نه هەر وەکو ماڵەوە تقریبا شتێکی تازە نییە بڵێن مەگەر ئێستا لێرە گۆشتی حوشتری بێە ئەو شتانە مەگەر ئەو جیاوازێکە بێ بەڵێ ئەڵێن چوونە دەرەوە بۆ خانمان خۆشترە لەبەرەوەی قاب ناوشۆن و خواردنەکەش ئایتاوان وایە بینەرانی بەڕێست وەکو بینیتان ئەمە ڕای هاوڵاتیان بوو لەسەر خواردن و چوونە دەرەوە هەمویان تێک ڕاباسیانەوە کرد بۆ دەرچوونی مانوێتی هەفتە بۆی بارێکی دەرونی باشتر بۆ ئەو خانەوادەیە بگونجێت دێنە دەرەوە چێژ لەو خواردانەی دەرەوە بینن بەڵام بە مەرجێک ئەو شوێنش کە خواردنەکەی تیاخورێت دڵنیا بن لەوەی کە پاکوخاوێنە و چاودێری تەندروستی لەسەر بێ و ئەو شوێنێش متمانە و سیقەی خۆی لە دەست نەدا بۆی خواردنێکی پاک و خاوێن پێشکەشی ئەو هاوڵاتیانە بکە ئەو خەڵکە بکات بۆی جارێکی تر هاوڵاتی بێتەوە شوێنە و چێژ لە خواردنەکانی ئەو شوێنە ببینن شتێکە کە لە بیرمان نەچێ داوەتکردنی کە سوکار و میوانە کە بەرەکەتیشە بۆ ماڵ پەیوەندی کۆمەڵایەتیش بەهێز دەکات هیوادارن هەمیشە لە گەشت و سەیران و چوونە دەرەوەکانتان چێژ و خۆشی ببینن پامێم جارەمان پێشکەشکردن تا بەنامەیەکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ